لە مەڕاستیمێکی شایستەدا و بە دروشمی من کتێبم خۆش دەوێت بەشی جەندەری نووسینگەی جێگری سەرۆکوەزیران قوبات تاڵەبانی کتێبخانەی گشتی بەکرەجۆ سەر بە بەڕێوەبەراتی کتێبخانە گشتیەکانی سلێمانی بەسەر دەکاتەوە بە پێشکەشکردنی ژمارێکی زۆر لە کتێب لە بوارە جیاوازەکاندا بە ئامانجی بە کللتورکردنی خوێندنەوە و پەرەپێدانی هۆشیاری تاک هەروە بەسەرکردنەوەی فەرمانبەرانی کتێبخانەکە کە زۆرترین ڕێژەیان ژنان و بە دڵسۆزی خزمەتی کتێبخانەکەیان کردووە. پێش هەمووشت ئەمە سوپاسی کورسات بکەم کە ئەمڕۆ هاوکار بوون لێرە سپۆنسەری چالاکیەکەیان کرد دەستان خۆش بێ. دواتر ئەمە یەکەم هەوڵ و دوا هەوڵی نووسینگەی جێگری سەرۆکوەزیران نابێ لە ڕابردووشدا پێشتر بە چەند قۆناغێک بە چەند پرۆژەیەکی جیاواز پرۆژەی من کتێبم خۆش دەوێ کاری بۆ کراوە کە بەشی گەنجانی نووسینگە کاری تیا کردووە. ئێستاش وەکو درێژە پێدان بۆ پرۆژێ بەڵام بە جۆرێکی تر بەشی جێندەری نووسینگەی جێگری سەرۆکوەزیران یەکەم وێستگەی کتێبخانەی گشتی بەکرەجۆیە ئەویش دوای ئەوەی کە لە سۆشیال میدیا بینیمان فەرمانبەرە ئازا و دڵسۆزەکانی ئەم کتێبخانەیە هەستا بوون بە پاکردنەوە و بە نوژەنکردنەوەی کتێبخانەکەیان وەکو ئەرکێکی خۆیان بینی بیان بێگومان ئەمە گرنگە کاتێ فەرمانبەر هەست بەم بەرپرسیارەتیاکە ئەوەی کە جێی دڵخۆشی بوو بۆ ئێمە وەکو بەشی جەندەر ئەوە بوو کە زۆرینی فەرمانبەرەکان ژن و کچان و ژنان بوون کە ئەم کاریان ئەنجامدا بوو و لەگەڵیشە بانگەوازێکیان کردبوو بۆ کتێب. ئێمەش وەکو ئەرکی خۆمان هەستاین بە ئەوەی کە هەم فەرمانبەرەکان بەسەر بکەینەوە نی دەستخۆشییان لێ بکەین و سوپاسی کاخوادیان پێ بگەێنین لە پای دڵسۆزی و خەمخۆریان هەمیش کۆمەڵێکی زۆر لە کتێبی هەمەجۆر و دانسقە و باش پێشکەشی کتێبخانەکە بکەین کە وا بکات هاوڵاتیانی سنوورەکە لەگەڵ کتێبخانەکە ئاشنا بکات و خەڵک ئاشنا بکات بە کتێبی زیاتر و باشتر ئەوەی کە لای ئێمە زۆر مەبەستە کوالێتیە کوالێتی جۆری کتێبەکانە و تایبەتی ئەوانەی کە تایبەتن بۆ کە ژنان نتوانن زیاتر سوودی لێ ببین ئێمە دابینمان کردووە وەکو باسم کرد ئەمە دو هەوڵمان نابێ و ئەمڕۆژ لێرین بۆی بزانین چ پێداویستێکی تر هەیە هەم بۆ خانوەکان هەم بەگشتی فەرمانبەرەکان ئێمە بتوانین پشتیوانیان بکەین و داواکاریان جێبەجێ بکەین. لە مەڕاستیمەکەدا بەشێکی بەرچاو لە میوانانی بەشی جێندەری نووسینگەی جێگری سەرۆکوەزیران قوبات تاڵەبانی و بەڕێوەبەری کتێبخانەی گشتی سلێمانی و بەڕێوەبەری کتێبخانەی بەکرەجۆ کۆمەڵێک لە نووسەر و کتێب دۆستان ئامادەی مەڕاستیمەکە بوون. هاوکات بەڕێوەبەری کتێبخانەی گشتی سلێمانی و بەڕێوەبەری کتێبخانەی بەکرەجۆ لە زاری خۆیانەوە گرنگی و تایبەتمەندی سازکردنی ئەم جۆرە مەڕاستیمانە دەخەنە ڕوو کە کاری جدی لەسەر ئەم بابەتە کراوە. مەراسمێکی ئەمڕۆ سازەکرێت پرۆژەیەکە کە مەبەست لەی پشتیوانیکردن و پشتگیریکردنی کتێبخانە گشتیەکانە و بە تایبەتی شارۆچکەکان کە ئەمڕۆ لە بەکرەجۆ دەست پێ یەکەین. بە سوپاسەوە بەشی جەندەری نووسینگەی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەست پێشخەریان کردووە بۆ ئەم پرۆژەیە بۆیە لە هەنگاوی یەکەمدا ئەمڕۆ کۆمەڵێک کتێب پێشکەش بە کتێبخانەی گشتی بەکرەجۆ ئەکەن وهروە بەسەرکردنەوەی فەرمانبەرەکانمان کە بەشی زۆری نیان لە ڕەگەزی مێن وهروە کۆمەڵێ پرۆژەی تر کە لە ئایندێکی نزیکدا دەست پێ ئەکات کە ئیش درێژەدانە بە پرۆژەی هاندان بۆ خوێندنەوە کە پێشتر بەڕێزیان ڕایگەاندتم و بەلای من کتێبم خۆشەوێ لێرە بەدووە ئەو پرۆژەیە درێژەی پێ ئەدرێت. ئەمە هەنگاوێکی باشە بۆ سەر لە نێبوژانەوەی ئەو کتێبخانانەی کە دوورە دەستن بە تایبەتی شار و شارۆچکەکان هیوادارن ئەم جۆرە پرۆژانە بۆ خزمەتی کتێبخانە گشتەکان درێژەی ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بۆ ئێمە. ئەمڕۆ ئەم کۆڕبەندە کە ژیراوە تایبەتە بە وشیارکردنەوەی تاک لە سنوورەکەمان و وشیارکردنەوەی گشتی و خۆتان نزانن کتێبخانە ناوەندێکە بۆ گەشتەکردنی ڕۆشنبیری گشتی. ئێمە ئەمڕۆ بە سوپاسەوە زۆر سوپاسی کاک بەڕێز کا قوبات تاڵەبانێکی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە گرنگیدا بە کتێبخانەکەمان دوای ئەوەی کە پۆستەکانی بەڕاستی کە پۆستەکانی ئێمە بینی وێنەکان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چالێکەکانی بچکۆن ئێمە بەڕێوەبەراتەکەی ئێمە کتێبخانەکەی ئێمە کە زۆربەی کارمەندەکانی ژنن یعنی ئەتوانم بڵێم ڕۆحێتێکی فێمەنیستانی تا دروست بووە. من هەستشەکەم کا قوبات لە لێپرساوەکانی کە زیاتر بەتەنگ ئەو پرسی مەسەلەی ژن و ژینگە و دیموکراتێت و مەدەنی بوونەوە دێت هەر ئەوەش وای لێ کرد کە بە گرنگیەوە سەیری کتێبخانەکەمان بکە و ئەمڕۆ کۆمەڵی سەرچاوەی باش لە نووسینگەی بەڕێزیانەوە گەشتە دەستمان و ئەم کۆڕبەندەش کرا ئەمەش هاوکاریشی گەورە و دەست لە پشتانێکی گەورەیە بۆ ئێمە کە بتوانین لە سنوورەکەی خۆمانە چالاکی ڕۆشنبیرەکانمان زیاد بکەین و بتوانین خەڵکی کا زیاتر هاان بدەین
کە خوێندنەوە بکەینە کەلتورێکی گشتی ئاشبوونەوەیەک دروستکەین لە بینی خەڵک و کتێبە بە تایبەتی ئەوانەی کە لە کتێب و خوێندنەوە دابڕابوون. ئێمە ئەمڕۆ کۆمەڵێ ژنی بەتوانە ژنی فێمینیست ژنی نووسەر و شاعیر دێن سەردانمانەکان ئەوانش کۆمەڵی بەرهەمی خۆیان دێن ئێرە. هەمیشە و بەردەوام بەشی جێندەری نووسنگی جێگری سەرۆکوەزیران قوبەت تاڵەبانی هەوڵی بەردەوامی یاوە لە پێناو خزمەتکردنی تاکی کۆمەڵگەی کوردی. یەکێک لەو هەوڵانەش بەسەرکردنەوەی ناوەندێکی کتێبخانەیە، ئەویش لە ڕێگەی هێنانی بەشێکی زۆر لەو کتێبانەی کە دووبارە خوێنەر ئاش دەکاتەوە بە خوێندنەوەی کتێب و دووبارە کۆمەڵگە هان دەدات بۆ بە کەلتورکردنی خوێندنەوە. بێگومان ئەمە یەکەم کار نییە و دووەکاریش نابێت، بەڵکو بەردەوامی دەبێت بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان.